بەڵێ سەرەتای پرۆگرامە مەژەمان بۆ کرد کە ئەمڕۆ تەورێکمانە بێت تەورێکی تەندروستیە بێگومان لەگەڵ هاتنی وەرزی زستان و پاییز کۆمەڵە پەتای وەرزیمان هەیە کە توشمان دەبن بە تایبەتی ئەو کەسانی کە بەرگری جستەیان زۆر کەمە زیاتر لە کەسی دیکە تووشە بن ئەگەریش خۆ باران نەبارێت یاخود کەمی ڕێژەی بارانبارینیش بێتە هۆی ئەوەی کە پەتاکان زۆر زیاتر بڵاو بنەوە لەگەڵ دابارینی باران وە شێداربوونەوەی ئەو کەش و جەوەی کە هەیە تا ڕادەیەک ئەمە کەمەکە بەڵام لەگەڵەوەشە ئێستا دەبینین پەتاوەرزەکان زۆر بەربڵاون دایکان و باوکان خەمی منداڵەکانیانە کە بۆ قوتابخانە دەچن خەمی ئەویانەکە بەیانیان هەر یەکێک لە ئێمە بۆ کار و فرمانی خۆمان دەرەچین لە ماڵ و تێکەڵە بین لەگەڵ کۆمەلگا ئەو پەتاوەرزیانە نەگوازرێنەوە بۆمان هەر بۆیە تەندروستیەوە بۆ ئێمە گرنگە ئەم بەیانە سەبارەت بە خۆپاراستن لە پەتا و نەخۆشیە وەرزەکانەکەین میوانیشمان دەبێت میوانەکەمان دکتۆر بەڵند بە یارخەلی لە پسپۆری نەخۆشیەکانی هەناوەکە لە دهۆکەوە لەگەڵمان بەشدارە بێت بەیانیت باش بەیانیت باش دکتۆر بەڵند خۆشحاڵی نەم بەیانی باش بابەتەکە بابەتێکی گرینگە ئەگەر چی ڕەنگە نەخۆشیەکە زۆر سەخت و مەترسیدار نەبێ بەڵام نەخۆشێکە کە خەڵکی هەراسان دەکا و دەگوازرێتەوە دەمەوێت لەوە دەست پێ بکەین چی بکەین بەوەی بتوانین لە پاییزدا و لە سەرەتای زستاندا خۆمان لەم نەخۆشیانە بپارێزین. بەێ بەیانی باش سەرەتا وە بخۆشی ئاماژە پێدا ئەو نەخۆشیەکان نەخۆشی وەرزەکانن یعنی وەرز بۆ وەرز دەردەکەوێت سەرەتای زڤستان دەردەکەوێت دماهیکی پاییز دەبێت هەمیمان خۆ ئامادە بکەین ئەو خۆ ئامادەکردنە لە سیستەمی تەندروستی خۆپاراستن باشترە لە چارەسەری ڕێگاری خۆپاراستن چاوێ مەل منداڵا بن زی بنڤن خارنەکە ساخلەم و تەندروست تشتێ بەیانی بخۆن ئەنجامدانە وەرزشێ خۆدیرکردن دیکێ لە جگارە و نەرگیلاوان ئەف کارێت هەنێ وەختی تێنە ئەنجامدان حتا ڕادێکی دێ زارۆک هێنە پاراستن هەر وەساژی ئەو کەسێت مەترسیدار احتیمالە دان عەمر بن نەخۆشیە دوم درێژ هەبێت پەنجەشێر بەری ئەف پەتایە دەست پێ بکەێت ڤاکسینە ئەنفلەوەنزای بخۆبدانن و نوکەیە هەیە هەمی بنگەی تەندروستی و زۆر هەیە یا ڕێکا دیژی ئەوژی بکارئینانە ماسکە ئەف بکارئینانە ماسکە وەختی پەتا گەلێک زئی بەڵاڤە دەبێت و گەلێک کەس توش دەبن یعنی خۆ هەگەر القوتابخانە بێت خۆ هەگەر public transportation و جهت نقلی بن آن دایرێت گەلێک ازدیحام بن وەختی مرۆڤ زانێت کوخە هەیە پەلسیف هەیە هەگەر مرۆڤ ماسکێ بکار بینیت باشە دەست شیشتن گرنگیدان خارنن ساخلەم ئەوێت هەنێ هەمی ڕێکارن ئەولیکا دەبنە خۆپاراستن دا ئەف ڕێژاوان نەخۆشیە کێم ببێت ئەم هەر نەشێن ئەوی نەخۆشیە ڕاوەستینین هەر وەساژی هەندێک تشتێت هەین ئەم نەشێن تەدەخولێت تێدا بکەین وەکی هاتنا بەفرێ و هاتنا بارانێ ئەف تشتێت هەنێ هەگەر هەبن ئەکیت ئەف ڤایرۆسێت هەنێژی دێکێم بن ئاماژەیەکی تشتێکی دیمەدوێت بدەین ئەوژی بۆ ماوەی 48 ساعت بەڵێ بەڵێ بۆ ماوەی 48 ساعت ئەو ڕستەیەمان بۆ تەواوکە ئەگەر بەمنونە بم داتر پرسیارە لێ یەکەم بەێ بله اف پتای هنی بمای 48 ساعتا بارابتر ویروس محتاجی حبی سر ایشه ویروس محتاجی هندک خارن ساخلمه هندک ویتامیناتانه هندک خاردنی گرمه بس پشتی مای 48 ساعتا خاصتا هکر دان عمر بد آن خاصتا هکر وقتی پتای کرونا توشی هودان و التهاب کا زور بتون بی دبید به زودترین کات سردانا نوجدار تایبەتمەند بکەن باش دکتۆر ئێمە بەشێکی زۆر لە ئێمە کێشەمان دایمەن ئەوەیە کە کاتێک تووشی یەکێک لەم پەتاوەرزیانە ئەبین هەر بۆ خۆمان کۆمەڵە چارەسەر وەرەگرین بەڵام ئەکرێ بڵین ڕێگریەک هەبێ پێش ئەوەی کەمە چارەسەر وەربگرین هەمیشە ڕێگریکردن باشترە لە چارەسەرکردن هیچ هەنگاوێک هەیە ئێمە بتوانین ئەو هەنگاوە بنین بۆ ئەوەی کە توش نەبین و دواتر ناچار نەبین چارەسەر بکەین بۆ نمونە هیچ ڤاکسینێک ئەوەندە کاریگەر هەیە کە ڕێگری بکالەوەی ئێمە ئەو پەتایە توشمان ببێت بله او ڕێکێت ئەوێت مەگوتین ئەولیکا ڕۆشنبیریە ساخلەمی و خارنێ ساخلەم و نوستن و چاوێ خۆ بدەینە زارۆکە خۆدیرکردن اش نرگیلا و جگارا و شیریناهی و مشروبات غازی و خارنێت بهێزێ ئەکید ئەوە دەبنە هاندەرێک و بەرگریە لە شمرووی باشتر بێت
و بله واکسین جی گلک جارا هاری کاره بس اف واکسینه مشکله وان ویروساتا خو گلکت گهورن یعنی هگر او واکسینا کرونا یا پیش سالک 2 سال ام استا بدانین احتمال گلک فایده نبینین افتشتت هنه چونکو ویروس خود گهورید بله هر مفاوی یه باشه تایبتی هکر واکسینا انفلوانزای بری پتا دست بکد مرو ابداند اف پتایت هنیجی تقریبا موجود وانا بو ماوی تقریبا احتمال هیوه که تا 2 هیوا ود کشید و جهندی مرو ریجای توجبون کم بکد اکید ده ریک چاره سریه بو نوجدارا و بنگی تندرستی و نخوشخانه و وزارتی تندرستی جیده اب آسان تر بید هندی مرو بب چه و نورگرد ناوی پتایب ریکا هناسه وانا ده پتر بلاوه بید باشا دکتۆر بڵند زۆر جار من توش دەبم لەوانەیە هاوکارێکیشم تووشی هەمان پەتا ببێ بەڵام ڕەنگە من بە سەختتر توش ببم هۆکار چییە کەسێک بە توندی یاخود بە سەختتر تووشی ئەم پەتایە دەبێت ڕەنگە 2 هەفتەی پێویست بێت تاوەکو چاک دەبێتەوە کەسێکی شەبێ لە 48 کات ژمێرەوەکو خۆت ئاماژەت پێدا ڕەنگە چاک ببێتەوە هۆکارەکەی چییە؟ بله هۆکارەکە اعتیمادت کە سەربەرگریە لەشە مرۆڤی بەرگریە لەشە مرۆڤی هەندێک تشت ئەمدکارین تەدەخولێت تێدا بکەین وەکی خارنە و نوستنە و خودیرکردنش خارنێت نەساخلەمە و جگارە و نەرگیلە و حتا هەندێک جارە سترێس و ئەو هەندێک جاراژی ئەم هەندێک تشتا هۆکارە نەشین تەدەخولێت تێدا بکەین احتیمالە ئەو جینات بێت ویراسە بێت بەرگریە لە شێوی ئەبخۆ هوساهاتیە چێکردن کو یا بهێز بێت و gelek جاراژی کێمیا ڤیتامینە وەکی سی و دی و زینک ئەڤەژی جستەی مرۆڤی وەختی کێمت بیت ئەو ژیت بنە هۆکار بجە سێ هۆکارن هۆکارێک مرۆڤ شێت تەدەخولێت تێدا بکات هۆکارێ دی بۆ ماوەیینە ویراسەنە ئان بەرگریە جسمێوی هوسا خودێدای یەکێم بێت هۆکارێ سیێژی کێمیا ڤیتامینە و سترێس ئەوێت هەنێژی بنە ئەگەر و کەسێک دو ڕۆژە توش بێت کەسێ دیژی احتیمالە پترتر توش بێت هەر وەسا هۆکارێک دیژی هەی احتیمالە بەری نوکەژی مەگەلێک ئەف دەرمانت التیهاباتە مەت وەرگرتن مەپ نیڤەڕوت هێلاتن یعنی ئەف وەختی نیڤەڕوو ئەم دەرمانە بهێنین یعنی gelek جارە نەخۆش سەردانامە دکەن بس مدوێت ئەومەژە vê خاڵەکە گرنگ بدەم دێ دکتۆر دەرمانە بووی نویسیت بۆ 10 ڕۆژە ئان دێ نویسیت بووی بۆ ئەزبوعێکێ ئەو دێ ماوەی 3 ڕۆژەدا دێ چێ بێت دەرمانی خۆت تمام ناکات پشتی 10 ڕۆژێ دی ئەزبوعێکی دەهێت gelek خراپتر و تونتر یە توش بووی بچی چونکو ئەو بەکتریا ئان ڤایرۆسە مقاومە بۆ چێبی بەرگریە وێ ڤایرۆسێ پترتر یا هێز بووی ڕێنما لازم بهێنە ئەبجێ ئینان و ئەژبەری ڕێنمایەژی خۆ پاراستن باشترە باشە دکتۆر ئەوەی کە لەبارەی پەتاوەرزەکانەوە ئێمە زانیاریمان لەبارەی هەیەەوە دایمەن تووشی کۆکە ئەبین سنگمانێشێت تا مانگرێت دایمە کلێنسێکمان بەدەستەوەیە ئەمە نیشانەکانێتی بەڵام لە منداڵانە ئەم پەتاوەرزێکە تووشیانە بێ تووشی سکچون و ڕەشانەوەیانەکات ئەمە هەمان پەتای یاخود جیاوازە یا بۆ مناڵان بەم شێوەیە ئەکری گەورەش بە هەمان شێوە توش بێت یاخود منداڵان بەو شێوەیە تووشیان پەتایە بن بله ئەوە احتیمادی دەکات لەسەر شێوازی ڤایرۆس و هەندێک جارە ئەو ڤایرۆسە هەندێک بەکتریا لەگەڵە هەگەر بەرگریە لە شێوی کێمبی احتیمالە هەر بیدایەتی بەکتریاژی لەگەڵ بیت پێش تقریبا 2 هەفتەیە یعنی لە سینێ و ڕێکخراوە ساخلەمی جیهانی حتا ئینات نەدەرێ مەوجێکە geleka مەزن مناڵانی سین توش بینە و حتا نەخۆشخانەکانی پر بووینە gelek نەخۆش تێنە دەفمە هەندێک بەس سەر ئێشان ئێمە ئەو پەتایە ئێستان و کە دیتینە سەر ئێشان زۆر هەیە مە نەخۆش دیتینە ڕشانەوە هەیە زگچوون هەیە هەموو علاقات پێ هەیە بەس احتیمالی دەکات یەک احتیمالە بەس ڤایرۆس توش دەبیت یەدی احتیمالە ڤایرۆسە هەندی بەرگریاوی یا کێمە بەکتریاژی لەگەڵە بەس هەموو کەس وە کەسێ نینە یعنی احتیمالە هەموو نەفسی ڤایرۆسی بیت بەس ئێک دەهێت ڕشانەوەیە ئێک دەهێت زگچوونە ئێک دەیەک سەر ئێشانە ئێک دەهێت تایوی زۆر تۆندە دەبیت کەمادە بۆ چێکەن هەندێک جارە دوو جووری دەرمانی التیهابات بەس نەپێکەوە مختلف 5 ساعت ناوبینیدا دەبیت بدەینە مناڵ چونکو تاژی زۆر خراپە هەندێک تشتی خەلەتجی هەیە لە دەف خێزان ئەوژی دەبێژێت کێمکە هەیڤەیە ئان ئەوە سەری مانگە ئەو تایە هاتی ئەوە زۆر خەلەتە ڤایرۆسێکی زۆر بەقووەتە زۆر بەتوندە بەس ئینشاءڵڵا چاک دەبیت بەس محتاجی استیراحەتێ و خارنێ و دەرمانی حرارەتی بدەینێ و هەگەر التیهاب چێ ببێت لە ناوسینگ دەبیت دەرمانی دیجی وەرگریت دیفرێنوای نوشداری باشە دکتۆر بڵند زۆر جار کاتێک تووشی ئەم پەتایە دەبین دەڕۆین بۆ نۆڕینگە پزیشکەکانی کۆڵانەکان یعنی دەڕۆین بۆ ئەوی سادەترین چارەسەر وەربگرین ئەمانیش زۆر زار بیر لەوە دەکەنەوە دەرزی بەکاربێنن بۆ نەخۆشیەکان
ئەو دەرزیە هەیە کە دوودانەیە تێکەڵی دەکەی دەرزیەکە بەکاردێنی لە وەکو مستەکینێک ئازار شوێنێک بەکاری دێنی بەڵام زۆر جار من دەیبیستم پزیشکان ڕەتی دەکەنەوە ئەم دەرزیە زۆر بەکار بێ بۆ چونی تۆ چییە بۆ ئەم پەتاوەرزیە دەکرێت ئێمە چارەسەری سادەتر وەکو دەنکی حەپ و ئەوانە بەکاربێنین یاخود شڕوو بەکاربێنین یان ئەم دەرزیانە هەندێک جار ئاساییە بله یکم 48 ساعت ویروس خاردنی باش و خارنید گرم ویتامینات حبی پاراسیتول استراحت نچه سرکار خوشول خو احتمال چاک ببی رجای گازور دوام پشتی 48 ساعت هکر تأخیر بو دبی سردانی نوجدار بکی او علاجی پیویس ورگری سیم او درزیکانی تکل ند لبو او پتایا اما به هیچ شوک لگل درزیکی تکل نین لو هکر درزیکی تکل دروز با او کمپانیا دا درزیکی تکل کد یعنی هکر ما لگل او درزیکنین بس هکر او درزیک درز با دا کمپانی وقتی چت کر دا درزیک تکل بکد هکر علی الاقل دیدانجی ما دبوش تکل کد بلا جدا جدا بداند وکی دیجی ام علاج ریکت خوی درست هکر دیف رینمایت نوجداری ام بارا پتر پاراسیتول بطل وردگرین ددین نخوشا او حرارت وان هندی زور تون دهه تخار و هکر اکسیژن او کم دبید آن کخکاوی گلک بقوت دبید ام هندک جارا درزیک دانیم بس اما یعنی هیچ شوی درزیکی تکل لو نخوشکان نانوسی ما دبوش تکل کین هکر دانین جو پیویز بید جدا جدا باشتره هکر خدا نکد حساسیت تشتک بو چه بو مضاعفک جی چه بو دا بزانین اشکیش درزیکی بو چه بو یا چکو نشرته او درزیک مستقبلی بو او کسا آن نخوشه زور پیویز بتو گرم بید بس هکر حساسی جی چه بو ام نزانین لکیش درزیکه باشە دکتۆر باسی خواردنەکانت کرد چەند جارێک ئاماژەت بەوە دا کە یەکێک لەو ڕێگانەی کە ئەتوانین بەرگری بکەین بەرامبەر بەم پەتاوەرزیانە ئەو خواردنانە کە خواردنی بە سوود و ڤیتامینەکانیان هەیە بۆ نمونە لە وەرزی زستانیش کۆمەڵە خواردنمان هەیە بۆ نمونەوەکو شێلمە چەوەنەرە ئەوانە هەمووی لە زستانە بەردەستە تا چەندە گرنگە کە لە پاڵ خواردنی چارەسەرەکان و بەکارهێنانی چارەسەرەکان ئەو جۆرە خواردنانەش بخورێت کاریگەریان باشترە بێت یان هەندێک کەس هەیە چارەسەر بەکار نایێنە بەس تەنیا ئەو جۆرە خواردنانە بەکارهێنە بله اعتماد چارەسەری اعتماد دەکات لەسەر حالەتی نەخۆش یعنی ئێستا نەخۆش ئێمە زۆر من دیتینە یعنی گەنجن هێشتا عمرێوانە نەبووینە 25 ساڵ ئەvە هەیڤێکە کوخەک لێیە یعنی احتیمالە بیدایەتی خۆ تەخیر کردە علاج بە درستی نەوەرگرتیە زۆر تەخیر بیە دووەم لەسەر خواردن هەیە دیتۆکس یعنی ژەحرا لەناو خوین و جستایی و میلاک و او تین تدر بس ایما هندک تش سریع دوید یعنی ایما هکر گیزر بخوین و سیف بخوین و پرتقال و عصیری مثلا پرتقال و آوا لیمونا گرم آن لگل زنجبیل او ده بخوین سیف و کسک بخوین هروش بیانی ده بیجن او افا مگلک فایده جی ندید هندک تش تو فایده زیکا جینا بینی بس 100% فایده هیا بو جسم مروفی و طبعا هکر لگل او پتایا لبری درمان ایما ده دین نخوش بیجنی خارن بخو چکو او ویروسا لسر خارن ایج دکت ولد کجی خاردنی کم دبید بس وقتی خارن بخود ویروس جستهی ضعیف دکت بهز دکت چه درز دبید جستهی قایم دبید و تون دبید بخاردن و باستراحت بس تو خارنی بخوی لگل رینمایت نوجداری و لگل علاج انشالله چاک دبید و ویروسه که نگلک زحمته و نگلک خطره بس وقتی خاردن نخود باش نابد دوام او خاردنی خراب یعنی استا اف گنجت سنیله و زاروک جی مخابنی وکی گلک تشتت هین یعنی وکی هندک تشتت هین احتمال ناف نزاد چد بید چه نابید گلک جارا او خرابن بو عمری مشروبات غازی نویت هزی نو و گلک جارا هندک انواع چپسانه هندک تشتت دینه اوید آوید کنه سر و لازم شوی بخون او اکید خرابه بس وکی شیلم و شیلندر و پرتقال و سیو و وخارنا آوه جی ام فنا خوین او جی گلک یا گرنگه اکید او فایده بو جسته مروفی باشە دکتۆر بەڵند پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دڵ زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانی لەگەڵ مامور ڕێنماییەکانت زۆر ڕێنمایی باش بوون و هیوادارم هەموو لایەکمان لەم پەتایە بە دوور بووین و ئەم ڕێنماییانە جێبەجێ بکەین کە جەنابەت باست کرد دووبارە سپاس